مەسەلەی ڕیفراندۆمە کە کۆدەنجێک لەسەر ئەم مەسەلە هەیە لەناو هەموو هاوڵاتیان لەناو هەموو حەزبەکان لەناو هەموو گروپەکان و تەنانەت لەناو هەموو پێکهاتەکانی هەرێمی کوردستانیش کێشەیەک نییە لەم بارەیەوە. کێشەکەی تر پەیوەندی بەوە هەیە کە چییە سەرپەرشتی ئەم ڕاپرسیە کات. ئەویش کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕیفراندۆمە. ئەمە دەستگایەکە سەر بە پەرلەمانی کوردستانە بەرپرسە لە بەردەم پەرلەمان واتە پەرلەمان خۆی ئەبێت فەرمانی بۆ دەرکات نەک دەستگای ڕاپەڕاندنی هەرێمی سەرۆکی حکوومەت یاخود وەزیرێک لە حکوومەت بتوانێت ئەو ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی و بەهۆی ئەمەشەوە ئەم دەستگایە هەر کارێک بکات هەر فەرمانێکی بۆ بێت بۆ نمونە ئەگەر من کە ئەندامی سەرکردایەتیم پێ ڕاست بێنم سەرپەرشتی ڕیفراندۆم بکات نابێت بە قسەی من بکات چونکە من دەسەڵاتی ئەوەم نییە سەرۆکی حکوومەتیش دەسەڵاتی نییە و هیچ وەزیرێک لە هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمیش دەسەڵاتی ئەوەی نییە کە فەرمان دەرکات لەم بارەوە چونکە دەسەڵاتەکە بەوانە نەدراوە دەسەڵاتەکە بە پەرلەمان دراوە کە ئەو سەرپەرشتی ئەم مەسەلەیە کات ئەمە یەکەم دووەمیان ڕاپرسی خۆی پێویستی بە یاسایەکی تایبەتە کە یەکجار بەکاردێنێت بۆ مەسەلەیەکی دیاریکرا و پاشان کۆتایی پێدێت لەبەرەوە بێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بۆ ئەوی کۆ بێتەوە و مەسەلەی ڕاپرسی بگرێتە ئەستۆی خۆی و یاسایش تایبەت بە ڕاپرسیەکە دەرکات و ئەم یاسایە بنێرێت بۆ کۆمسیۆن بۆ ئەوی جێبەجێ بکات ئەجینا مەسەلەکە هیچ شەرعیەت وەرناگرێت